بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە باس و خواس و بەسەرهاتی ئەولیاکانی خوایە هەندێک لە ئەولیاکانمان باس کردووە پێشتر. ئەمڕۆ لە خزمەتتانە باسی عابیدی حەڕەمەین ئەکەین. کەسێک هەیە لە ناو وەلیە گەورەکانە ناوبانگی دەرکردووە بە عابید الحەڕەمەین، عابید و خواناسەکەی هەردوو حەڕەمەکە، حەڕەمی مەککە و مەدینە، کە ئەوش بریتێ لە فوضەیلی کوڕی عیاض. فوضەیلی کوڕی عیاضی کوڕی مەسعودی کوڕی بشر کە بە ئەبوو عەلی تەمیمی یەڕبوعی خۆراسانی ناسراوە، لە سەمەرقەند لەدایک بووە. لە ساڵی ١٠٧ کۆچی لەدایک بووە، 80 ساڵ عمری کردووە. زۆرینەی سەرەتای حیاتی هەر لە ناو سەمەرقەندە لە ئەبیورد لەوێ گەشەی کردووە. ئیبن عەساکیر بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ فوضەیلی کوڕی عیاض یەکێک بوو لە ڕێگرەکانی شەو، دز بوو، قاتعی تەریق بوو. ئەفەرمێ مەشهور بوو بەوەی هەموو خەڵک ناوی فوضەیلی بیست بوو، شاطرا يقطع الطريق بين أيبور وسرخس. ئەفەرمێ لە بینی ئەیبور و سەرخەسە هەر کاروانێک ئەڕۆشت، فوضەیل یەکێک بوو لە ڕێگرەکان. فوضەیل لە سەرەتای گەنجی و جەماڵ و جوانیە عاشقی جاریەک بوو. هەندێک جار بە دزیەوە سەردانی ئەم جاریەی ئەکرد. خاوەنی جاریەکە پیاوێکی زۆر خواناز بوو. ئەڵێ یەکێک لە جارەکان بەسەر دیواری ماڵی ئەم پیاوە خواناسەیە سەرکەوت، گوێی لێ بوو شەو نوێژی ئەکرد، کەسەکە شەو بوو درەنگانێک، ئاەتێکی قورئانی ئەخوێندەوە دووبارەی ئەکردەوە. ئەی فەرموو ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذکر الله. کاتی ئەوە نەهاتووە ئەو کەسانەی ئیماندارن دڵیان خاشع بێت و دڵیان نەرم بێ بەرامبەر بە ذیکری خوا جەل جەلالوه. ئەفەرمێ ئەم ئاەتە زۆر تەئسیری لێ کردم، گەڕامەوە. ئەفەرمێ گەڕامەوە، ئەو ڕۆژە زۆر سەرنجی ڕاکێشەم ئەم ئاەتە، بۆ ڕۆژی دواتر ئێوارەکەی قەرارم ما بچمەوە بۆ هەمان کاری خۆم. ئەڵێ ڕۆشتم لە ڕێیا سێرەکەم، هەندێک کەس لایەن داوە، منیش چووم بۆ لایەن دانیشتم لەگەڵیانە. ئەڵێ بەرەبەری ئێوارە بوو، لەگەڵیانە ئیسراحەتێکم کرد و لە بینی خۆیانە قسەیانە کرد. هەندێکیان وتیان با بەڕێکەوین، هەندێکیان وتیان کورە نەکەن بڕۆن، وەڵڵاهی ئەو فوزەیلە نەزانەوە فوزەیلە لەگەڵیانە، ئیلا ڕێتان لێ ئەگرێ، کاروانەکەتان کاولەکە. ئەڵێ کە گوێم لەمە بوو موسڵمانان چۆن لە من ئەترسن، من بە شەوە خەریکی مەعاسیم، بە ڕۆژە خەریکی مەعاسیم، قەومێکی لە ئیمانداران ئەلێرە دانیشتون یەخافونەنی. ئەی هاوار خوایەکیان، تۆ تەنها منت بۆ لای ئەمانە هێناوە بۆ ئەوی تەوبە بکەم و بگەڕێمەوە. ئەم ئاەتەی شەو گوێم لێ بوو لەبەر ئەوەیە کە بگەڕێمەوە. ئەڵێ کەمێک سەرم داخست و هاوارم کرد، اللهم إني قد تبت إليك، خوایە من تەوبەم کرد، وجعلت توبتي مجاورة ببيت الحرام، خوایە قەرارم دا ئەو تەوبەم ئەوەنە ڕازگوانە بمە دراوسەی بەیتی حەرام، بچم بەرەو کەعبە. هیجرەتێکە. طبعا ئینسان لەو شوێنەی کە تاوانی زۆر ئەکەوە باشە کە تەوبەیەکی صادقانەی کرد دوورکەوێتەوە لەو شوێن. بۆیە فوضەیل ڕوو ئەکاتە حەرەم و ئیتر مەشهور ئەبێ لە بینی حەرەمی مەکی و مەدەنیە عیبادەتی فوضەیل لەوێ کۆبووەتەوە. عولەما زۆر سەنایان کردووە. ئیبن عوەینە، سوفیانی کوڕی عوەینە کە یەکێ لە سەلەفی ساڵح، ئەفەرمێ فوضەیل ثقة يقبل يده. فوضەیل کەسێکە کە زۆر ثقەیە، دەسی ماچ ئەکرێ، قبول ئەکرێ، ئەوەندە پیاوێکی بەڕێز و گەورێ. ئیبن المبارەک ئەفەرمێ ما بقي على الأرض عندي أفضل من فوضەیل بن عیاض. ئەفەرمێ یەک کەس لەسەر زەویان نەماوە باشتر بێ لە لای من لە سەدەکانی هیجریە لە فوضەیلی کوڕی عیاض. هارون الڕەشید پیاوێکی زۆر عاقڵ بووە، زۆر سەرناز بووە، ئەمیرێکی زۆر گەورە، خەلیفەیەکی زۆر گەورە بوو. جا ئەو خەلیفانەی کە
يهود والنصارى والشيعة زور قسەیان لەسەر کردن تأكيد بنەوە خەلیفەیە زۆر باش یەکێک لەوانە هارون الرەشیدە کە زۆر قسەی لەسەر ئەکرێ و ئەنواع فلیمی خراپی لەسەر هەتا ئێستش جێپەنجەی هارون الرەشید بەسەر ئومەتی ئیسلامیەوە ماوە پیاوێکی بۆیە پێوتراوە ڕەشید بەڕاستی پیاوێکی زۆر ڕەشید و گەورە بووە زۆر عولەمای بینیوە زۆر پیاوی گەورەی بینیوە بزان چۆن وەصفی فوضەیلەکە ئەفەرمێ ما رأيت في العلماء أهيب من مالك لەناو عولەمایە هیچ زانایەکم نەبینیوە بە هەیبەتتر بێت لە مالیکی کوڕی دینار ئیمامی مالک سەر مەذهب ولا أروع من الفضيل كسم نبيني أورع من الفضيل لفضيل كر عياز بورع تربية خواناس تربية طاعتي زياترك هارون الرشيد أم وصف قوري فضيل أكا فضيل كر عياض حتى كوتاي عمري خليكي خواناسي وطاعته علماء قورة أتن بتشوكا لخزمة يداء نشن بوي كلميك لإسفادة كان هيك لأهل حديث كزوزور روايات حديثي كردوا ويك لو كساني زور بأدب برامة بحديثي بيغمر صلى الله عليه وآله وسلم أفرمي هرجاري حديثي كي بيغمري صلى الله عليه وآله وسلم روايات كردايا رنجي أقورا دموشاوي أقورا ربا قبلة دانيش لا شيء ألرزي كاتك فرماجتي كي بيغمري صلى الله عليه وسلم بيانا كرد لا قصيكي خويا أفرمي والله حزكم بمرم حديثي كي بيغمر صلى الله عليه وآله وسلم بيانكم أو اندبه هيبته لقل فرماجتكاني بيغمر صلى الله عليه وسلم ما ملائكه أقوالي زورة قصي زورة لكتابة كان بر فضيلي كرة عياض أفرمي يكيق لقسكاني هر كسي لخواب ترسي هيشتك زليل يناد هر كسي كي لغيري خواب ترسي هيشتك نفعي بيناقين هر زليل بي لقسي كتري أفرميت شنك قناها كان للاي تو بتشوك بون أو اندلاي خوا قورن هر قناها تو زور ببيرس سيرك وتبتشوك هيج نية لاي خوا أو قناها زور قوري لسرتو وعلماء أهل تصوف فرميانا قناه قورو بتشوك كي بتشيء أناسي طبعا اختلافي تيا هندي أفرمون هالحديثة لعنتي تيا قناه كبيرة بيغمريان صلى الله عليه وسلم لعنتي كذبة لهر قناهك أو قناه كبيرة هندي فرميانا الروايات زوري لسر هاتبه هندي وتوانا عقوبة دنيوي وأخروي لسر به والحال تعريف زورة بو قناه كبيرة وصغيرة شون جاي كنو أهل تصوف شون جاي كنو ألين قناه صغيرة وكبيرة نية ضلي تو صغيرة وكبيرتي أجر قناه قورة به لضلي تويا زور خمد بو زور غمبار بو زور أترساي لقناها كان لا يخواب بسوك بيتو قناهي صغيرة قناها مهما كان صغيرة بالنظر حرامي بسوك تو لا تو زور آسان تيبري لا يخوا زور قورة بسرتو بو يفرمي أنا لا صغيرة مع الاستغفار لا كبيرة مع الاستغفار ولا صغيرة مع الإصرار قناهي كبير أجر استغفار كردو هستكر بقناه تاوان لسرد نامنة تو خالد خوش به بلام قناهي الصغيرة أجر لدلطة إصرار تكر إصرار جاران أمانو بمعنى بردوامية خطبة وأنا ويان لك بس غلطة إصرار بردوامي نية إصرار أو يدلط مصرة لسر أويك أو قناها صغيرة هربكات يعني بلاته وقناها هيك بشوك أو بلا خو زور قوري لا صغيرة بشوكي نامنة وبيت قوري ورحمة خوالة فضيل بأفرمي بقدر ما يصغر الذنوب عندك يعظم عند الله شنك قناه لله يتوب بشوكي سير كلا لا إخوة وندق قوري لسرد أبي تمام لباسي خوف ورجاء هر علماء الرأي هي باش خوف باش ترى يا رجاء إنسان بترسى ولا خوابجي يا بأميدة ولا قال خوابجي اختلافي تي علماء هريك قصي كان فرمولا سري فضيل الرأي كي زور تايبتي أفرمي أهتال الجيانا بي بيجوي بقيت السرمرق أو خوف باشترة قيشت السرمرق لسرمرق الرجاتها بها خوف النبي الأخوة للسرمرق أميدة بخوا زور بي بوي أفرمي الخوف أفضل من الرجال ما دام الرجل صحيحا فإذا نزل به الموت فالرجاء أفضل أفرمي ترز باشترة بو إنسان كان بو بياو كان ما دام صحيح بنو لا شيء صاغ بالأخواب ترسن بقرينا زور أميديا النبي بويك أخو عفويانا كان ما دام صحيح ولا ساغن بلام للسرمرقة فإذا نزل به الموت فالرجاء أفضل كاتك وهات سرمرق مرق زوري بو هنان أفرمي لو كاتار رجاء باشترة أميد بخواء باشترة وتاركانا باسمان كردوه كإنسان لسرمرقة إلا أميدي باشي بخواها بجل جلاله
فەلسەفەیەکی زۆر سەیری هەیە فوضەیلی کوڕی عیاض ئەفەرمێ ئەگەر بزانم لەسەر زەویە خوا یەک دوعام لێ گیراکە یەک دوعا سەری ئەم فکرە گەورەی فوضەیل کەن یەک دوعا خوای گەورە پێم بڵێ ئەی فوضەیل یەک دوعات گیرایە ئەفەرمێ لو أن لي دعوة مستجابة يك دعاء جيرام هبي لا إخوة ما جعلتها إلا في السلطان أو دعاء بو خمناكم بو سلطاني أكم بو جوري مسلماناني أكم بو أوي جوري مسلمانات شاك بي أمر شاك بي الله بو الله قد دعاك بو خم كم خم هيج خلي إسفادي لناك خم باشم خم صالح بم إذا جعلتها للسلطان فصلح بصلاحه العباد والبلاد أفرمي خوشي باشا بي أقل دعاكي بوكم عباد بلاد شهرهم باشا بالركك ويكل فلسفة إسلامية زور قولة كان أو إنسان دائما دعاء زور بكار بدستان كات دعاء هدايتي أنوبك دعاء صلاحي أنوبك إما طبعا أوندا زور كات ظلما لي أكري مظلوم بتأتي لم كاتاني كأمتي إسلامي بس قاتش كان إخوة نوستا ودائما دعاء شركين دعاء الشر أوندي تيجيرو ديئك إنسان دعاء بك أخويا أم كسأجر جي هدايتي يبدأ إصلاحك خلق بهوي أما إصلاحك جي هدايتني لكل ما نكرو مصلحي كي تربي أنا باش ترلم بوي زور كاد أما كتغيير كان دروس أبي فلسفة تغيير لقرآن بيروزا فلسفة كبروا أصلح برو باشتر همو كاتي سبحان الله دولي إسلامي كتغيير تيادروس برو خرابتر أروى شكا بيشتر بيشبيني نكراوة بيشتر نزان راوة شي بكري أما تنها جورا ناقرته جاري واحد جنو مردك كشيان هي دائما أوجنا دعاء لمردك كمظلومة نا دعاء إصلاحي وبك دعاء شاكي وبك لدائرة كي دعاء وكار بدستك بك لما لك أبو باوك كم من على كان هستكن خللك لما لك هي زور دعاء والسروك كي مالك أكن برو إصلاح برو أم فلسفية لفضيل كرة عياضة جورا عابدي أمت عابدي حرمين فلسفة كي زور جوري إنسان إيمان دار لقال أوا فرمان بچاكا أكا رجري لخرابة أكا فضيل كرة عياض رضا ورحمة الله خوي شكل لواني زور متشددة لسر أمير وجوركان زور تن ما مليان لقال أكا بينما أفرمي أجر يك دعاء هبي يك دعاء خوا جيرائك أو دعاء وسلطانكم لعل السلطان أخوات شاكي أكات خلق عباد بلادهم إسراحتك لباسي حقيقتي عقيدة أفرمي لا يبلغ العبد حقيقة الإيمان ناقات حقيقة إيمان وبلاي برزي عقيدة ودام زرابي حتى وكو بلا وكو نعمة سيرنك الرخاو دنيا كرانا وبسريا وكو مصيبتك برواني وكو امتحانك قورا وحتى وكو لناخيا في خوش نبي لسر عبادة كان حمد استايش بكري طبعا أم خالي أخير زور قرنقا زور كاد إما الزكاة دركين زور من بي خوشك خلق بهوي أم واجبي خوا جبا جمان كردو صدقه كردو من خلق ناومان بين ذكر من ك أفرمي بأم خالص شار سرك الأخوة يعني ما وتاري قدين حزك خلق زور وصف سنايك بيجني كي هرشتك دوبة بتدين يعني كإنسان تقديمي أكا بي خوشة خالق هي طبعي إنسان أوي مدحي بي خوشة بس لم بابتها بسر عبادتي خوا بزور آجاي ليه وحتى لا يحب أن يحمد على عبادة الله حمد نكري لسر عبادتي خوا باز نكري وصفاز نكري عقيني بسره أجر بيني خوي وخوا قبول يجنبه هيج جيرو دترين كز أو كسيا كلام دنيا ما نو أبي وتار أدا قص أكا وخلق بيجنجي أكا علم بخش أكا كرة صدقة وخير وخيرات أكا سؤال لم كارانا أكاتو تنهاتشا وكاني خلق أبينه رب العالمين بعظمتي خوي وبقوري خوي نابين تنها لبرخاتي زماني خلق أمكاراني كردون جيرو دترين كذا وكسيه بوي إنسان بزور أجي لو طاعتاني بك إيكات وتأتي لأمر يا دنيا فيسبوك وأم حالا إنسان وهاي لينك حمدي خلق برو جناهي بريو للسيستم جياني خوي بقوريو دائما خريبات كامشتا مثلا خلق زياتر أهروجينا خريكي أوان كاري دعاتي جورانية أو كسي أجات حقيقتي إيمان وعقيدة تصور كان أبيت خدابيني كي زور جورا لها مشتكاني بس خوا جل جلاله لي راضي بيتر أو بهشتي أو أم دنياي زاني شي خوا جل جلاله لينا راضي وسخطي هي برامبري وأم عبد الله جناه كوبو جناه يتر الرواتك هم يبنهانا كان برا لجناها
ئیتر ئەوە چه ئیسفادەیەکی ئەگەر ئینسان هەموو خەڵکی سەرزەوی باشەی بڵێ لە ئاسمانە خراپ بێت چه سوودێکی هەموو خەڵکی سەرزەوی با خراپەت بڵێ تۆ لە ئاسمانە کەسێکی باشبی چه زەررێ لە تۆ ئەداوە هەر با خەڵک قسە بکە بۆیە نابێ سەیری زمانی خەڵک ڕەحمەتی خوا لە فوضەیل بێ ئەفەرمێ زمان مشکلەی زمانمان هەیە ئەفەرمێ حەبسکردنی زمان و ڕاگرتنی زمان و قسە نەکردن زۆر مهمە لە ئینسانی ئیماندارە ئەفەرمێ تاقیم کردوتۆ نە حەج و نە جیهاد هیچیان بەقەدەر زمان گرتن ناڕەحەت نییە ئەتوانی جیهادکە ئەتوانی حەجکەی زمانت پێ ناگیرێ زمان ئەفەرمێ لا حەج ولا جیهاد ئەشەد من حەبس اللسان اینجا ئەفەرمێ کە حەبسی لیسانت کرد زمانی خۆت گرت قسە نەکرد تووشی غەم و پەژارە ئەبی ئەفەرمێ وليس أحد أشد غما ممن سجن لسانه هیچ کەسێک نییە بە ئەندازی ئەوە غەم و پەژارە هەیە کە زمانی خۆی ئەگرێ هەمیشە غەمبارە پەژارەی هەیە چونکە قسەی نەکردو قسە بۆی ئەفەرمێ زمانت بگرە خۆت بگرە باشترین عەبدایەتی کە تۆ ئەیکەی زمان گرتنەکەتە ڕەحمەتی خوا و ڕەضای خوا بەسەر ئیمامی ئەبوبەکردا بارێ ئەفەرمێ چەندەن کە بەردێکی بچووکی ئەخستە سەر زمانی بۆی هەر کاتێ ویستی قسەکە بیری کەوێت قسەکە نەکە بێدەنگ بێ بۆی تووشی گوناه نەبێت چونکە لە قسە زۆریە ئینسان تووشی زۆر گوناه هەبێ ئەفەرمێ دووشت هەیە دڵت ئەمرێنێ دڵت تووشی ڕەقی ئەکا قاسی ئەکا قسەی زۆر و خواردنی زۆر ئەفەرمێ ئەم دوانە دڵی تۆ ئەمرێن طبعا علەما زۆر باسی ژیانی دڵ و مردنی دڵیان کردو و نەخۆشکەوتنی دڵ و چۆن لاشەمان نەخۆشەکە دڵیشمان نەخۆشەکە ئەفەرمێ ابن تيمية رضي الله رحمته خوي لە کەلیمەی یا حەی و یا قەیومە جارێک عەرزم کردن ئەفەرمێ وشەی یا حەی حەیات یا قەیوم قائمیەت ئەفەرمێ ئەم دوانە بۆ ئیحیای دڵ بۆ زیندوبوونەوەی دڵ زۆر گرنگە ئەو دڵی کە ئەمرێ بۆیە ڕەحمەتی خوای لێبێ هەموو نوێژێکی بەیانی لە دوای سنەتەکەەوە تا قامەت کراوە 40 جار فەرموویەتی یا حەی و یا قەیوم برەحمەتیکە ئەستەغیث ئەی حەی و قەیوم بەڕەحمەتی تۆ هاوارەکەم ئەم 40 جارە عەدەدە دیاری کردووە تەحدیدی کردووە وەختی بۆ کردووە هەمووی عورفێکی عولەمایە لە کاتێکشە لە قورئان و سونە تەواجودی نییە بۆیە ئیبن تەیمیە فەرمێ هەر کەسێک لەو بەینە 40 جار بیڵێ خوا دڵی زیندوو ئەکاتەوە ئەگەر مردبێتیش زیندوو ئەبێتەوە دڵی زیندوو چێژ لە تاعەتەکە چێژ لە عیبادەتەکە ئەزانێت چی ئەکا ئەفەرمێ فەلسەفەیەکی تری فضيل كرع عياض رضا ورحمة خويل أبي أفرمي ترك العمل لأجل الناس هو الرياء أفرمي كاتي كتو كردواءكي طبعا إما زور كات لكردوا كان معنا كتشاو من خلق ببينه وهستكين أمر رياء لاي فضيل كرع عياض أمر ريانية أفرمي أجر وازل لكردواكي هنا لبر خاطري خلق نتكد أو الرياء أجر لبر خاطري خلق بيكي أو الشركة شرك أفرمي ترك العمل لأجل الناس هو الرياء والعمل لأجل الناس هو الشرك أبي أقال لي بي كردوا كردن لبر خاطري خلقي كردوا ترك كردني كردوا لبر خاطري خلقي أما الرياء وازلو كردوا إهنم وازلو إهنم نبادا خلق بلن ولا الرياء باز أبي كردوا كش جيبا جيكي لعيني كان شيخ كردوا كجيبا جيكي أبي إخلاصتها بي نابي وازل كردوا كبين وازل لي هنا أفرمي الرياء أي الله أجر كرتو تشاود لخلق خلق سيرم كا خلق بين بلن باش خلق بين بلن ملائكي تشاق إنساني كي باش مسلماني كي ساق أفرمي أو بيئوتي الشرك شو كتول لبرخاتي خوا إيشك النكلو صرف عبادتك لو غير خوا شو كالشرك تعريفك إيش هي صرف العبادة لغير الله سبحانه وتعالى أو عبادة لعبادة كان يخوا صرف كيبو غير خوا إتر حيوان سربرينا إتر نوجك إتر روجوا ئیتر کوشتنەوەی مێشێکەوە کو لە فەرمایشتێکات و هەر شتێک لەو بابەت قسەیەکی تر لە قسەکانی و کۆتا قسەی لە خزمەتی ئەبن فوضیلی کوڕی عیاضە ئەفەرمێ کاتێک کە ئەسیانی خوا ئەکەم ئەفەرمێ یەکسەر ئەزانم پێم زانی بێ پێم نەزانی بێ خۆم ئەزانم ئەڵێ ئینی لا أعصي الله فأعرف ذلك في خلق حماري وخادمي ئەفەرمێ کاتێک کە گوناهێکم کرد گوێ درێژەکەم کە بە گوێڕایەڵیم ناکە خادیمەکان کە لە بەردەستمان گوێڕایەڵیم نەکەن ئەزانم خوا عقوبەم ئەدا کاتێک کە لەگەڵ خوایان ڕێکم هەموو شتێکم بۆ ڕێکە
کە لەگەڵ خوایە ناتەندروستم ئیتر هەموو شتێک بۆ من ناتەندروست بۆیە زۆر کات ئینسان کە موسیبەتەکان ڕووی تێ ئەکەن بەهۆی ئەو هەموو گوناهایەوە ئەکەوێتە کۆڵ جاری وهەیە لە شتێکە گوناهەکەی لە شتێکی ترا خوا عقوبەت ئەدا بۆیە زۆر ضرورە ئاگامان لێبێت لە تاعەتەکانمان لە عەبداتێک لە خواناسیەکانمان فضەیلی کوڕ عیاض هەل لە ناو حەرەمەینە وەفاتەکە هەندێکە فەرموون لە ناو مەککە و هەندێکە فەرموون لە ناو مەدینە لە ساڵی 187 کۆچی واتە 80 ساڵ عمری کردو بەم تاعەت و عیبات و خواناسیەوە ئێستا کەس باسی ئەوە ناکا بڵێن فضەیلی کوڕ عیاض کۆنە ڕێگر بوو کۆنە دز بوو نا هەمووی باسی کەلیماتە جم و جەوهەرە گەوهەرەکانی ئەکا کە ئومەتی ئیسلامی پێی زیندوو بۆتەوە مەزهەبێکە لە مەزهەبەکانی تەسەووف مەزهەبێکە لە مەزهەبەکانی خواناسی و تەسکیە و تەربیە قوتابخانەیەکی سربەخۆیە فضەیلی کوڕ عیاض هەر یەکێک لەو زانانە ئەو وەلیانەی کە عەرستانەکەم هەموویان خاوەنی مەدرسەیەکی خۆیان لە شێوازی پەروەردەیە هەیانە لە دنیاە زۆر تند و ڕقە هەیانە لە بابەتی ڕیایە هەیان لە بابەتی شرکە هەیانە بابەتی فەرمودەیە هەر یەکەی لە بابەتێکە ڕێگایەکی گرتووە هەندێک ئەوراد و ئەذکاری تایبەتی داناوە خۆی بۆ خۆی پەیوەندێکی تایبەتی کردو و بۆتە مەزهەبێک لە خواناسیە و طریقەیەک و ڕێگایەک بۆ گەیشتن بەخوا داوامان لە زاتی پاکی پەروەردگار ئێمە ڕۆژانە لە خزمەتی ئەم وەلیە گەورانە ئەبین یا ئیلاهی داوات لێ ئەکەین کەلیماتی گەورە گەورەی ئەم پیاوانە باسەکەین خۆمان شەرم ئەکەین کە باسی ئەکەین تو گەورەی خۆت خوایە پەروەردەیەکی دروستمان کە یا رب العالمین لە خراپەکان بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئێمە پێش ڕەمەزان گوناهی زۆر زۆرمان کردووە بە ئومێدی ئەوەی بمان خەیتە ناو ڕەمەزان و لێمان خۆش بی وا ڕەحمت لەگەڵا کردین و فەضل لەگەڵا کردن ئێمەت خستە ناو ڕەمەزان دەی ئیلاهی بە زمانی بە ڕۆژۆوە لەم عەسرەیە کۆبوونێتەوە و هاوار و نرکە و ناڵەی ناخمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆت خوایە بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیلاهی داوات لێ ئەکەین عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە هەرچی گوناهمانە لێمان خۆش بە یا رب العالمین ئیلاهی ئەمڕۆ ڕۆژێکە کە ئەم شارە زوڵمێکی زۆر گەورەی لێکراوە 5000 بێگوناه و بێتاوانی بەرز بۆتەوە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت خۆی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لە گوناهی شەهیدەکان خۆش ببە یا ئیلاهی شیفای بریندارەکان بدە یا رب العالمین ئیلاهی هەر کەس دەستی زوڵمی هەبوو لەناو ئەم شارەیە و ئاوە قەتڵ و عامی ئەم شارەی کرد چ دەوڵەتێک چ کەسێک چ حیزبێک چ گروپێک یا ئیلاهی هەر هەمویان سەرشۆڕکە یا رب العالمین ئیلاهی مەگەر ڕۆژی سەرائیر ئەو ڕۆژەی کە سەرائیر دەرکەوێت ئێمە بزانین کێ ئەم کیمیاوەی کرد و بەچەکی کێ و چەند دەوڵەت ئیتیفاقیان لەسەر کرد و چۆن بوو چ شێوازێ بوو خوای هەمویان ئەدەینە دەستی تۆ یا ئیلاهی ئەوانەی کە دەستێکیان هەبوو لەم کارە زەلیلیان کە دەوڵەتی دراوسێ بوون دەوڵەتی زلهێز بوون هەر کەسێ بوون خوای زەلیلیان کە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە زۆرن ئەوانەی کە دۆستەکانیان لەدەستدا و لەم شارەی ئێمە بە تاقی تەنها ماونەتەوە ئیلاهی داوات لێ ئەکەین سەبوری و ئارامێکی زۆر گەورە بوو ئەم شارە بنێرە تو گەورەی خۆت خوایە ئەوەی دزی و دەغەڵەیەکی لەم شارە کردووە خوایە پێ بنوێنە یا رب العالمین ئیلاهی بەخوا زەحمەتی زۆرمان لەم شارە بینیوە بەڵام تۆ بە فەزلی خۆت یا ئیلاهی شارەکەت بۆ زیندوو کردینەوە تو گەورەی خۆت دڵیشمان زیندوو کەرەوە یا ئیلاهی هەر هەمومان لە بەهشتا پێکەوە کۆکەرەوە جەمکەرەوە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت و بە کەڕەمی خۆت ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە زەحمەتیە یا ئیلاهی چۆن هەموو دنیا لەسەر ئەم هەڵەبجەیە کۆ بوویەوە ئەوە هەموو دنیا لەسەر غەزە کۆ بۆتەوە ئەمڕۆ پەروەردگارە ئاکر و ئاسنی جیهان هەر هەمووی بەسەریانە تاقی ئەکرێتەوە تین و ئەکرێن برسی ئەکرێن زەحمەت ئەدرێن پەروەردگارە لە پێناوی دینەکەی تۆیە زۆر ئازار ئەچەژن کافرانی جیهان هەمویان بەسەریانە کۆ بوونەتەوە دەی ئیلاهی هانای فەقیری و زەلیلی و زەعیفی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە بەخوا خوایە لە ئێمە بێچارەتر نییە لە ئەهلی ئیسلام بێچارەتر نییە ئەمڕۆ تۆ خۆت بە هانامانەوە وەرە یا رب العالمین نەسڕەت بە ئەهلی غەزە بدە یا ئەکرەم الئەکرەمین سەری یەهود و نەسارا و مەجوس شۆڕکە یا رب العالمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت و بە بەزەیی خۆت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە قیادە و سیادەی جیهان بدەرەوە دەستی مسلمانان یا رب العالمین دڵمان یەکخە ماڵمان یەکخە اختلاف لە بینمانە مەهێڵە
يا إلهي ولا من ركر وبو يكتر يا رب العالمين خوای گیان بمان گیانە حقیقەتی ئیمان بەرزمان کەرەوە لای خۆت لە ئاسمان قبولمان بدەرێ لەسەر زەوی قبولمان بدەرێ بەهێزمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە خوای شیفای بۆ بنێرە یا ربی خوای نەخۆشیەکە زانی ومانەیە نەمان زانیوە خوای شیفامان بۆ بنێرە یا رب العالمین ئیلاهی ئەومان گیرۆدەی گوناهە و خۆی پێ عیلاج ناکرێت تۆ عیلاجیکە یا رب العالمین تۆ خۆت هیدایەتمان بدە یا رب العالمین لە گەوزاوی گوناه دەرمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای خەیاڵەکانمان ساغ کەرەوە بۆ دینداری دڵمان ساغ کەرەوە بۆ خواناسی یا ئیلاهی لە فەساد دوورمان خەرەوە لە خراپەکاری دوورمان خەرەوە ئیلاهی نیعمەتی زۆرت پێداوین تو گەورەی خۆت نیعمەتەکانمان لێ وەرمەگرەرەوە بەهۆی گوناهمانەوە نیعمەتەکانمان بۆ زیاد کە سەلاح تیامانە زیاد کە خواناسی تیامانە بچەسپێنە پەروەردگارە قەسەم بە گەورەیت ئەگەر چی هەڵەوکەم و کوڕیمان زۆرە بەڵام خوایە تۆ خۆت شاهیدی ئێمە بە دڵ ئەمانەوێ پیاوی چاک بین بە دڵ ئەمانەوێ ئەهلی خەیر بین بە دڵ ئەمانەوێ کەسێکی خواناز بین دەی خوایە تۆ خۆت نێوچەوانمان بگرە بەرەو خەیر و چاکە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستەکانمان ببوورە لە گوناهی ڕەفیقەکانمان ببوورە ئیلاهی هەر کەس لە ژیانە پیاوەتێکی لەگەڵا کردوین تو گەورەی خۆت خوای لە گوناهی ببوورە هەر کەس دوعایەکی خەیری بۆ کردوین لە گوناهی ببوورە هەر کەس یا ئیلاهی چاکەیەکی لەگەڵا کردن و ئێمە نەمانتوانی پاداشتی بینەوە تو گەورەی خۆت خوای لێ خۆش بە یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە ئیلاهی تاوانبارانی ئەم ئومەتە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی هەموویان ببوورە ئیلاهی ئەوانەی ئەهلی کەبائرن خوایە لە گوناهەکانیان ببوورە ئەوانەی ئەهلی سەغائرن خوایە لە گوناهەکانیان ببوورە ئیلاهی داوات لێ ئەکەین هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ڕەنگێکیان هەیە لە هەر شوێنێکە هەن لە هەر زەمانێکە بوون و ئەبن تو گەورەی خۆت خوای لە گوناهی هەر هەمویان ببوورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ڕەحمەتی خۆت لەم ژیانە بەسەرمانە ببارێنە لەسەر مەرگمانە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە کاتێ ئەمان چۆن یا ئیلاهی بحال و بێکەس یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئەو کاتەی لە گۆڕێکی تارە بەجێمان ئەهێڵن یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن ئەو کاتێ ڕوت و ڕەجاڵ زیندوو ئەکرێنەوە لە قیامەتە لە ڕۆژی محاسبەمانە لە ڕۆژی شەرمەزاریمانە یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە بە ڕەحمەتی خۆت لێ پێچینەوەمان لێ بکە بەخوا پەروەردگارە هیچ تاعەتێکمان نییە ئێمە دڵی پێ خۆشکەین شەرمەندەین لە نوێژی کرچ و کاڵمان شەرمەندەین لە ڕۆژوی کرچ و کاڵمان شەرمەندەین لە قورئان خوێندنی کرچ و کاڵمان شەرمەندەین لە ذیکر و ئەورادی کرچ و کاڵمان تاکە ئومێدێکمان هەبێ یا ئیلاهی تەنها ڕەحمەتی تۆیە تو گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت یا ئیلاهی محاسبەمان کە مەمان دەرەدەسی کردەوەکانمان یا ئیلاهی بەمان دەرەدەسی کردەوەکانمان پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گوناهێ کردومانە بە ئاشکرا عەفومان کە هەر گوناهێ کردومان بە پەنهان عەفومان کە هەر گوناهێ نەمان زانی و کردمان عەفومان کە هەر گوناهێ زانیمان و بێئەدەب بوون لە حوزور تا یا ئیلاهی عەفومان کە ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و کەڕەمی خۆت خوایە بە لیقای پێغەمبەرمان صلی الله عليه وسلم شاد کە بمان گێڕە لەو عەبدانەی کە لە ساحەی مەحشەرا پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵیان پێخۆشەکە مەمان کەرە مایەی ڕووزەردی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیلاهی لەژێر سێبەری ئاڵای ئەو خۆشەویستە حەشرمان کە لەگەڵ ئەوە کۆمان کەرەوە یا رب العالمین بە ئومەتی ئەو قبوڵمان کە بەر شەفاعەتی ئەومان بخە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئیلاهی ئیمانمان دامەزراو کە مەمان دەرەدەسی خۆمان لەم زەمەنی فەسادە لە خراپەکاری بمان پارێزە
دڵمان وابەستەی دینەکەت کە یا رب العالمین و خۆمان و عەقیدەمان وابەستەی تۆ کرد یا ئەکرەم خوایان ئەزانین قەت سپاردە لای تۆ زایە نابێ و ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد خوایە گەنج و لاوەکانمان سپاردەی تۆ ئەکەی خوایە گەنج و لاوەکانمان سپاردەی تۆ ئەکەی تەوبەکارانمان سپاردەی تۆ ئەکەین خوشکانمان سپاردەی تۆ ئەکەین ئیلاهی ڕەحم بە موسڵمانان بکە خوایە داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئیماندارانە ببارێنە ئەوانەی لە سجنەکانان ڕزگاریان کە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین لە زیلەت موسڵمانان ڕزگار کە ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە ڕزای خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵی خۆت بەسەرمانە ببارێنە وەرمان گرە لای خۆتی یا رب العالمین إلهي داوات لي أكن قبول من بدري يا أكرم الأكرمين دعاء كان من قبولك ذكر أوراد من قبولك رجوة كان من قبولك تراويح كان من قبولك قرآن خيدن من قبولك إلهي نوجه كان من لي ورقرا يا إلهي بون من لمزقوتا لي ورقرا وتارا كان من لي ورقرا جوغرتن لو تارا كان من لي ورقرا إلهي داوات لي أكن بنا أقرين بتول الرياء بنا أقرين بتول التكبر بنا أقرين بتول عجب بنا أقرين بتول بخل بنا أقرين بتول ترسنوكي بنا أقرين بتول كفر بنا أقرين بتول فقيري بنا أقرين بتول نفاق خوايا بنا أقرين بتول نفاق خوايا بنا أقرين بتول نفاق إلهي داوات لي أكين برحمة وبزي خوت وبكرم خود أم دعانا من لقبولك يا رب العالمين خوايا لمن ورقنا يا أكرم الأكرمين خوايا لمن قبولك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء أجبوري وخالي من قبولك